جملة ئەوەی دەبێدرێن لە ئاەت و حەدیث باسی ئەوەی کرایە کە فیتنەی آخر زمانی لە عێراق و شام ڕوودەدات. ئەگەر ڕوونکردنەوەی لۆ برای خۆ بدەیت لەسەر و بابەتەی مەمنونەتەم. برای شیرینم طبعا عێراق و شام طبعا کە فیتنە لەوێ هەڵ ئەگیرسێت وەکو فەرمودەکان باس کراوە، یعنی ئەم فیتنەیە تەخمید نابێ، ناکوژێتەوە. ئێمە تەمەنا ئەکەین ئەم فیتنەیە نەبێت، ئەو فیتنەیە نەبێت کە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم. بۆیە خودی عێراق یعنی کاتێک کە دوعای کردووە بۆ نمونە دوعای بۆ شام کردووە، دوعای بۆ یەمەن کردووە، دوعای بۆ کۆمەڵی شوێن کردووە، بەڵام لە مەسەلەی عێراق هاوس کردبووە. لە سەردەمی ئیمامی مالیکە یەکێک لە تەڵەبەکانی پرسیاری کرد، فەرمیان یا ئیمام تۆ بۆچی ناچی لە عێراق عیلم فێر بیت؟ 1400 ساڵ پێش ئێستا زانی ئیمامی مالیک فەرموویەتی چی؟ ئەو خەڵکی مەدینە بوو، فەرموویەتی ئەهل العێراق ئەهل الفسوق والفجور. ئەو کاتەوە تۆتی ئەهلی عێراق خەڵکێکی خراپ. تۆ سەیری کە حەجاجی کوڕی یوسفی سەقەفی کۆ بووە کە لە کوفە ئەو مەنتیقەیە حوکمی کردووە، عێراقی بووە. ئەو خەڵکە زۆرەی کەوا ئەو کوشتوەتی ئەو هەموو سژنەی پڕ کرده بوو، زۆربەی هەرە زۆری عێراقی بووە. کەواتە قوربان دوای قیتالی ئیمامی حوسەین و شەیدکردنی ئیمامی عەلی و ئەو هەموو خوێنی کە لە عێراق ڕژاوە، سوبحان الله، وا هەست دەکەم یعنی مەرحەلەیەکی زۆر کەم عێراق بە تایبەتە وڵاتە خۆشی بەخۆیەوە بینی بێت. یعنی هەر وشەی کەربەلا، یعنی کەربون و بەلا، کەربون و بەلا، یعنی ناخۆشی و بەڵا و مصیبەت. جا ئەم عێراقە سوبحان الله نازانم جوان نابێت، جوان یعنی زۆر سەیرە. یعنی چەندێ مەشاریع یعنی ئیش ئەکەن لە جادەوبان، لە بینا، کورە لە کولیە، لە مزگەوت، لە هەموو شوێنەکان. نازانم بۆ چاک نابێت، سوبحان الله، سیماکەی نازانم نایەتەوە تروشتەکەی جارانی، نایەتەوە، واتێک چووە. بۆیە خۆرمەیان من نازانم ئەو فیتنەیان نا، بەس داواکارم خوای گەورە فیتنە و بەڵام مصیبەت لەسەر وڵاتمان هەڵگرێت. عفوم کە ینی مامۆستا باس کرایە، بەس مەبەستمەوە ینی باس کرایە کە لێرە دروست دەبێ ئەو فیتنەیە. قوربانیان فیتنەی کۆتا، یعنی ئەگەر فیتنەی باسی فیتنەی آخر زەمان بکەین، بەڵێ مەبەستمەوەیە. لە خۆراسانەوە یەت، لە ئێرانەوە یەت، حتمما یەک موقعەکە چۆیە شامە، شام و عێراقە. فیتنەکان زیاتر لێوە سەر هەڵەدەن، والله تعالى عەلەم. بۆیە ئەو بابەتە ئەگەر بتەوێت قسەی لەسەراکەی ئەبێ پۆینت بە پۆینت لەگەڵ یا بڕۆیت و قسەی لەسەر بکەیت.